لە بارودۆخێکی زۆر پڕکارەساتە، لە ئاشبەتاڵێکی ترە، لە کارەساتێکی زۆر دڵتەزێنە، زۆر خەمهێنە، لەگەڵ ئەو مەئەساتەی کە ئەو یەک دوو ڕۆژە بەسەر گەلی کورد هاتوو. جارێکی تریش کوردایەتێوانانی فاشل شکستێکی گەوریان بەسەر کووردا هێنایەوە. باسەکە باز لە گرتنی کەرکووک و بەشێکی تری کوردستانە کە دوو بەرابەری لوبنانە، دوو بەرابەری لوبنان کە ئیسرائیل بە هەموو قووەتی خۆیەوە نەیتوانی بەرامبەر حیزب الله ناوچەکانیشی لێ بگرێت و حیزب الله بە تاقی تەنیا توانی جەیشی سەعەد حەداد بە پاڵپشتی ئیسرائیلی لە جنوبی لوبنانە بکاتە دەرەوە خۆی بێ بە ساحەب و زەعیمی ساحەکە. جا بەراوردی ئەوە بکەن ئێوە ئێستا بەم دوو ڕۆژە دوو بەرابەری لوبنان کە دەوڵەتە بەو میلەتانش کە تایەتی دوو بەرابەری لوبنانتان بەدەست چوو بە سەبەبی تەسلیمکردنی ئەم خەڵکە و ئەو پێشمەرگانە، ئەو هەموو چەک و تفاق و خاک و دەسەڵاتە بە حەشدی وەحشی. مەئەساتەکە زۆر گەورەیە و بە تاکید منیش کۆڵی خەمم لەگەڵتانە هەڵگرتووە. خەفەتێکی زۆر زۆر گەورەیە بۆ ئەو ناوچە دابڕێنراوانە یا دابڕاوانە، بۆ ئەو ناوچانەی کە پێیانەوترە متەنازع عەلەیها کە هەر بە فێڵ و چاواشەکاری خۆی وا ئەوترێ جنا کوردستانەتەوە. بەڵام بەداخەوە ئینهیارەکە خۆ تەسلیمکردنی پێشوەختە بە قووەتێکی دەرەکی. ئەمە ئێستا شەر بە هەمان شێوە خۆ تەسلیمکردنە بە قووەتێکی دەرەکی. ئەجنا بافێڵ ڕەسمیەتی چی هەتاکۆ بڵێ ئینسیحاب بکەن. ئەم عایلەیە بۆ خۆی چ تەسیرێکی هەیە بڵێ ئینسیحاب بکەن. تۆ پێشمەرگەی لێرە لیوایەک هەیە، ئەم لیوایە مەسئولێکی ناوی جەعفەرە، ئەم جەعفەرە لەم لاترە و کۆسرەتە لەم سەروتریشە مەسعود بەرزانی هەڕەمێک و تەسەلسولێکی عەسکەری هەیە. یعنی چی یەکێکی سەر ڕوت لەولاوە بۆت بێ و دەم ڕوتێکی بەنەستە لە پەروەردەکراو بڵێ ئینسیحاب بکەن بەم هەموو دەباب و ئیمکانیاتان ئەو خەڵکەش ئینسیحاب بکات. ئەمە ئیفلاسی قەومیە. هەر بە پێکەنینی پلاستیکی ئەڵێن اتفاقمان لەسەر هەموو نقطەکان کردووە. لە دوکان دوێنێ پێرێوان نەوت اتفاقمان لەسەر هەموو نقطەکان کردووە، هەمووشی خەنجەری غەدر بوو لە پشتی یەکتریاندا. دوای 3 سەعات هەموو شتەکان هەڵوەشێنرا بۆ تومەز لە ژێرەوە دەگەیان لە یەکترەدا، لەسەرەوە تەوقیان لەگەڵ یەکتر کرد و لە ژێرەوە خەنجەرەکەی قاسم سلەیمانیان لە پەراس و یەکتر ڕۆ کرد بوو. 3 سەعاتی پێچوو لە دوای دانیشتنەکەی دوکان کە ئەو هەموو حرەکاتی حەشدی وەحشی ڕوویدا.